بینەرانی بەکراوەیی سڵاوتان لێبێت تەوەری ئەم هەفتەیە بەکراوەیی تایبەتە بە پێکهێنانی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە لەلایەن نووری مالیکیەوە و پرسی پڕچەکردنی سوپای عێراق. ماوەیەکە سەرکردایەتی سیاسی کورد نیگەرانە لە چەکڕینی حکوومەتی عێراق لە وڵاتانی دەرەوە و پێیان وایە ئەم چەکانە دژی کورد بەکاردەهێنرێن و ئەوەشی نیگەرانی و ترسی بەرپرسانی کوردی زیاتر کردووە هێزی دیجلەیە کە لە ئێستادا چالاکیەکانی تونتر کردووە و سیاسیەکانی کوردیش بڕوایان وایە ئەم هێزە دژ بە کووردە و نادەستوریە و بەشێک لە چاودێرانیش دروستکردنی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە بۆ خەمساردی و کەم تەرخەمی بڕیار بەدەستانی هەرێم دەگەڕێنەوە لە ئاست ناوچە دابڕێنراوەکان و هەندێکیش ڕایان وایە ئۆپەراسیۆنەکانی دیجلە مالیکی لە سەر کورسیەکەی دەخاتە خوارەوە. بینەرمان بن. بەڵێ بینەرانی عزیز بۆ ئەم بەرنامەیەش میوانداری ئەم بەڕێزانەمان کردووە. فەریق سەروەر قادر بەرزنجی ڕاوێژکاری سەرۆک کۆماری عێراق بۆ ئاسایشی نیشتیمانی. بخێر بیت. میوانی دووهەممان فاتیح محەممەد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کە تا ساتە وەختی تۆمارکردنی بەرنامەکە بڕیار بوو لە بەرنامەکە ئامادە بێت بەڵام بەبێ هیچ پاساوێکی منطقی ئامادە نەبوو. میوانی سێهەمیشمان نەریمان عەبدوڵڵا ئەندامی لیژنەی ناوخۆ و ئاسایش لە پارلەمانی کوردستان. میوانی چوارهەمیشمان فەرهاد ڕەسوول گورون پارلەمانتاری عێراق. بەخێراتنی هەموو لایەکتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە ئازیزانەش دەکەم. کاک سەروەر سەرەتا دێمە لای تۆ. بۆ بینەری ڕوون بکەیتەوە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە چییە؟ بەڵێ فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە ئەمە شتێوێکی سروشتیە ئەگەر بە مەرامێکی سروشتی بێت. چونکە پێشتر لە سوپای عێراقا لە داگیرکردنی کوێت 7 فەیلق بوو، دوای ئەو بوو بە 5 فەیلق. قیادەی عملیاتی دیجلە یان فەرماندەی ئۆپەراسیۆنی دیجلە بە قەواری یعنی فەیلقێکە. ئەم عملیاتی دیجلەیە 3 فێرقەی لەخۆ گرتووە بە ئامانجی قیادە و سەیتەرە. قیادە و سەیتەرە کە 3 فێرقە، فێرقەی 5 ئالی، فێرقەی 4 لە سەلاحەدین تکرید و فێرقەی 12 لە کەرکووک. بەڵام ئیسا ئەم وەزع هەسیارەی کەرکووک کە هەیە و ئەوەی کەوا هەماهەنگی و هاوبیری نەبوو لەگەڵ قیادەی سیاسی کوردستان و هەرێمی کوردستان حتا سەرکردایەتی و کورمان لە بەغا، ئەمە بۆ یەشتێکی نامۆیە ئەمڕۆ ترسی خسۆتە دڵی ئەو خەڵقەوە بە تایبەت سیاسەتمەداران و خەڵقی کەرکووک کە زۆر ستەمی پێشویان دیوە لە حکوومەتی پێشوو. ئەم ترسە ئیسا هەیە کە لە هەموو سوپای عێراق و هەر کاتێ تەسلیح زیاد بکە و ژمارەی سەربازان و ئەفسەران زیاد بکە، ئەبینین ئێمەی کورد ڕۆژانی ئەنفال و ڕۆژانی کیمیاوی، ڕۆژانی گۆڕە بە کۆمەڵەکان و ئەمانەمان هەموو بیرێتەوە. بەڵام بەڕاستی ئەمڕۆی عێراق مادام ئەم جەیشە ئیسا دروست بۆ بەگوێرەی ئەو دەستورە و هەمومان ئێمەی کورد لەوێ لە سەرۆک کۆمارەوە و هەروەها لە سەرکردەکانی سوپای عێراقەوە لە سەرۆکی ئەرکانی جەیش لە قایدی قۆی جەوی لە معاونی ڕێزەرکانی جەیش بۆ کاروباری تەدریب لە مدیر عامی استیخبارات و ئەمنی عێراق و هەروەها لە قایدی عملیاتی ڕەسافە و قاید فەرقەی 4 قاید فەرقەی 3 ئەمانە هەموو کوردن و ئەمانە و هەروەها پەرلەمانتاری باشمان هەیە کە بە هەموو نهێنەکانی حکوومەتی عێراق چاودێریەکەن لە بەغا و خاصەتەن لوژنەی ئەمن و دیفاع، لوژنەی قانون و هەمویان ئەگادارە بەهۆی پەرلەمانتاریکەوە کە هەمیەکە تعبیر لە کتلەکەی لە حیزبەکەیەکە لە ناو هۆڵی پەرلەمانە، ئەمانی ئاگاداری ئەوەن. بەڵام هەسیاری ئیشەکە کە ئەمڕۆ زۆر قەیران هاتۆتە کایەوە لەلایەن جەنابی مالیکیەوە لەمانە پێشتر کەوا قیادەیەکی مەدانیان دروتر لە خانەقین لە قەرەتەپە ئەو ساتوانی کورد بەوەی کاوا هەڕەشەیەکی قوواتی پێهێزی پێشمەرگەی ناردە ئەوێ، بەڵام کۆبوونەوەی کرا لەگلایەن سەرکردەکانی وەزارەتی دیفاع و سەرکردەی پێشمەرگە و وەزارەتی پێشمەرگە توانیان ئەوە بڕەوێننەوە و هەروەها بەبێ ئەوەی ڕووداوێکی دڵتەزیێن دروست ببێ ئەوە نەما. ئێستاش ئەمە من ناحیە سەربازیەکەی و قانونەکەی بازەکەم ئەمە هەر فرقەکەی 12 کەرکووکە، هەروەها فرقەکەی سەلاحەدینە و فرقەکەی باقوبەیە. ئەو نەخشە ڕێگایە ئەو خاریتەی طریقەت چییە کە ئەوانەیانەوێت جێبەجێ بکەن؟ بەڵام هەمەکەلێکی بینەوە لە عسکەریە تەقدیری مووقفەیە، یعنی هەڵوێستەکان ئەەکەی بە یەک و بیلی ئەەکەیتەوە. ئەمەی ئەم جارێ بە شتێکی ڕوونە ئەو دەسەڵاتی کە بوو محافظ و لوجنەی پارێزگای کەرکووک بەخشرا بوو پێشتر بۆ ئەوەی قیادەی قواتی شورتە بکات و ئاسایشەکانی خۆمان و ئەمنی وەتەنی و مدیرێتی استیخبارات کە عایدە بە مدیری استیخبارات و ئەمنی عێراق، ئیسا ئەمانەوێ بیان خەنە ژێر دەستی خۆیان. هەروەها ئەو هێزانەی کە ئەمیریەت و ئەڵێ ئەوەی هێنا، ئیسا هەر فرقەیەک لەوێ فرقە
کە ئەڵێ فەرقە بە تەنیا بریتە لە سوار لیوە ئێستا زمانی کۆنتر فەرقەی عێراقی سێ لیوا بوو هەر لیوایە سێ فەوج بوو ئێستا زیایی کردووە لەبەرەوە عەدەدی فەرقەکان چواردە فەرقە لە عێراقا و فەیلەق نیە ناوی فەیلەق بە هەشت قیادە عەمەلیاتەکان بازەکرێ ئەمە قیادێکی عەمەلیاتی کەیە لە بریتی قیادەی عەمەلیاتی بەشایر الخێر کە هەبوو لە دیالە بەڵام لە شوێنێکی هەسیارە وەزعەکە هەسیارە ئەم فرقانە هەر یەکە کەتیبەیەکی دەباباتی هەیە کەتیبەیەکی مەدفەعی هەیە کەتیبە بەتەری مەدفەعی هەیە لە سەوبستی سەقیل و هەندێکیان فرقەی دوانزە و فرقەی پێنج کەتیبەیەکی کاتۆشای هەیە هەندێکیان غەربین و هەندێکیان شەرقین لە 55 ملم بۆ 75 ملم ئەمانیکە مەدایاتی کەمتر ئەمانە خۆی لە خۆیان کە جەحفەرەکە دروستەکە پرسیارێکی زۆر دەکرێت لە ناو هاوڵاتیانی ئاسایشدا دەڵێن تۆ وەکو پسپۆرێکی ئەمنی و سەربازی ئایا هاوسەنگی هێز هەیە لە نێوان فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە و هێزی پێشمەرگەدا بەڕاستی ئەو ئێمە ئەوە بلەوە سیرەکەین هێزی پێشمەرگە طبعاً لە دوای ڕاپەڕینەوە خۆی تونگ و تۆڵ کردووە وەیسا چەنگلیوایەکی سەر بەخۆی دروست کردووە بەڵام ئەو پشگیری کەوا لەلایەن هێزی ئەمریکا و هێزی ناتۆ ئیسا رووسیا و سربیا و یۆغۆسلاڤیا و فەڕەنسا ئاکرێ بۆ کورد نەکراوە کەواتە ئەم تەسلیحە و ئەم عقودانەکەی ئەم گرێ بەستە تازانە کە هەن ئەمە بێگومان توانای سوپای عێراق بەرزەکاتەوە ئێمە بێمە دایمەن و تومانە ئەگەر بە شێوەیەکی قانونی کە ئەڵێن دەسوور ڕێگە نایە بە کوردستان بە وەزارەتی پێشمەرگە با قیادەی سیاسی کورد لەگەڵ قیادەی سیاسی طبعا جێژ لە هەموو کاتێکە لە دێر زمانەوە ئیسا دەردەستی سیاسەتە جێژ بەتوانە نواتانی بکە ئیسا قایدی عملیات جاکە دانراوە باسی عەبدولئەمیر زەیدی هیچی بەدەست نییە ئەو ئەوامر لە قیادەی عامی قواتی مسلحە وەرەگرێ و هەروها فێرقەکانی کەش ئەبوایە هەماهەنگی هەبێکەوە بەشێک پشکێکە بێ بۆ کورد لەو سیلاحانەیە هەروها پێویستە ئێمە هێزی پێشمەرگەی کوردستان تدریب ئەمە قسەی سەدام نێجارانکەی ئەمە قسەی جەنرالاتەکانی کۆنا مەشق ئەبێ بۆ زانستی سەربازی چۆن ئەم بە ئەمانە کە لێرن و کولیاتی ئینسانی کولیاتی علمی هەمووی پێویستی بە زانستێ ئەبێ ئێمە زانستی سەربازی پێشمەرگەمان بەرزکەینەوە بەمێ ئێمە ئەتوانن نزیک بینەوە بەڵام ئەو توانایی کە لە میزانی عێراقیە و ئەو اعترافەکەەوە ئەمریکا عێراقی بەجێ هێش و هەتا ماوەیەکی زۆر نەیویست عێراق پڕچە کاتەوە ئەمڕۆ بەجێ هێشەوەی بسەرکە ئەمە لە پێشمەرگەیان کاک سەرۆر بە کورتی پێت وایە زانستی سەربازی هێزەکانی پێشمەرگە لە خلالی ئەم 22 ساڵەیە بەرز بوو بێتەوە بەڕاستی بەڵێ لە ئاسی من هەتا تومحمانێ ئاسی پێویست نییە بەڵام هەتا حدێ ئەوەی ئێمە من فترەی 10 ساڵ ئەمرکولی عسکەری قەڵەشوالان بووم هەر لەسەر فکری جەنابی مامجەلال و سەرکردایەتی سیاسی کورد مەکتەبی سیاسی ئێمە حەوت دەورەمان کردەوە بە پێشمەرگە 1360 پێشمەرگە خاوەن شەهادەی ئاعدادی و کەمتر لەمانە دەورەیاندی ئیسا ئێمە زۆر بە شانازیە وەڵێم زۆربەی ئەم پێشمەرگانەی ئێستا ئامرفەوج و ئامرلیوان لە هێزەکانی سوپای عێراقا بەو پەڕی توانیوانە ئیشەکانیان جێبەجێ بکەن لەبەر ئەمە زانستەکایە بەڵام ئێستا نابێ ئێمە لەم کاروانە دوا بکەوین پێویستمان بە دەورات هەیە لە دەرەوەی کوردستان پێویستمان بە دەوراتی داخلی هەیە هەماهەنگی هەبێ وەزارەتی دیفاع چی مەراکزی تەدریب و ئەمانەی هەیە بانگێشی پێشمەرگە و ئەفسەران بکە بۆ ئەو دەورانە بەڵێ سوپاس بینەرانی عزیز گەڕێستا کاکفاتیح لێرە بووایە پێمان باش بۆ ئەو پرسیارەمان لێ بکردایە کە بۆچی بەرپرسانی کورد نیگەرانن لە هاتنی یاخود لە پێکێنانی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیژلە پێمان باش بوو بزانین ئایا ئەگەر ئەمە مزایدەیە بۆچی دەیکەن گەر حەزەریشە بۆچی هەموو هاوڵاتیان یاریمی کوردستانی لێ ئاگدار ناکەنەوە بۆی هەمووان پێکەوە دەست لە ناودەست ڕوبەڕووی ئەم فەرماندەیە بن کاک نەریمان دێمە لای تۆ وەکو پارلەمانتارێک لە مانگی نۆدا کە باس لەوە دەکرا کە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیجلە ڕابگەێنرێت ئەوە بووتیان بە هەوڵی سەرۆکۆماری عێراق کە ئەو کاتە لە ئەڵمانیا بوو بۆ چارەسەر ئەم فەرماندەیە ڕانەگەێنراوە و ئەمینداری وەزارەتی پێشمەرگە وتی بە هەوڵی سەرۆکۆمار و سەرۆکی هەرێم و وەزارەتی پێشمەرگە و لایەنە پەیوەندیدارەکان نەمان هێشت ئەم فەرماندەیە ڕابگەێنرێت و هەنگاوەکانیشی جێبەجێ ناکرێت بەڵام دەبینین دوای دوو مانگ زۆر بەتوندی چالاکیەکانیان دەستی پێکردو ئەم ئۆپەراسیۆنە بەڵێ لە ڕاستیدا پێکێنانی ئەو هێزەی کە ئێستا جێگەی باسی دەکەین هێزی دیجلە من پێم وایە لە ئەنجامی کۆمەڵی هەڵەی گەورەی سیاسیە کە لە هەرێمی کوردستانەوە کراوە بۆ ئەم مەبەستەش ئەوەی کە باز دەکرێت ئەم هێزە مەترسیەکی وەها گەورەیە من پێم وایە قۆناغەکە بارودۆخەکە وای کردووە زیاد لە حد ئێمە مەترسیمان هەبێ لەو کاتێک کە هاشمی کێشەی یاسایی یا سیاسی بۆ دروستکرا
لەو کاتەوە ئێمە کۆمەڵ هەڵی گەورەمان کرد چی دەستوری چی قانونی ئەمانە بەڕاستی یەکێک بوو لەو هەڵانەی کە وای کرد بەریەککەوتنێکی ناپێویست لەگەڵ حکوومەتی فیدراالیا دروست ببێ و خطابی بەڕێز سەرۆکی هەرێمیش لە ڕاستیا لە نەورۆزە یەکێکی تر بوو لەو فاکتەرانە و ئەوەی کە زیاتر گەلی کورد دەترسێنێ بە دروستبوونی هەر هێزێک من ئەوەی کاک لیوا فەریق باسی کرد ئەو هێزانە کە دروست کراوە لە کۆکردنەوەی چەند فرقەیەکە ئەو هێزە دروست کراوە من پێم وایە ئەو فرقەیە یان ئەو هێزە ئەگەر لە منتەقەی جنوب دروست بکرایە ئێمە هیچ قسەیەکمان نەبوو لەسەر ئەم هێزانە بەڵام ئەم هێزانە لە ناوچەیەکە دروست کراوە کە گومانێکی گەورە و کێشەیەکی سیاسی گەورە لە نێوان هەرێم و حکوومەتی فیدراالیا هەیە و لە بەپێی دەستوریش بە ناوچە جێناکەکان ناوبراوە کە ناوچە دابڕێنراوەکانە لە ڕاستە هەڵی گەورەی ئێمە لەوێدایە کە ئێمە لە سەرەتای نووسینەوەی دەستور لەو کاتێک کە حکوومەتی عێراقی چەکدارێکی نەبوو هەواڵگیریەکی نەبوو هێزێکی نەبوو لەو کاتە ئێمە هاتین لە ڕاستیان ماڵی خۆمانمان خستە گرێوێکی دۆڕاوەوە کە ئێمە خۆش باوەڕانە هاتین دانیشتمان کرد و عێراقمان جارێکی دروست کردەوە نەمان کرد ئەو فرسەتە زیێڕی نەمان لە دەستداوە ئێستا پێوە دەناڵێنین و ئەوەی کە باز دەکرێت ئەو خۆش باوەڕەیە کە ئێستا جەنابەت باسی دەکەی کە کێوای وت و ئەو وای وت و بە مژدە دەیدەنەوە بە خەڵک لە کاتێکە ئێمە بە دیکۆمنت قسە ناکەین ئێمە لە 2003ەوە بە هەموو جۆرەکان باجی ئەوەمان داوە کە هاوکاری ئەمریکاین و ئیتیهام دەکرین بەوەی کە ئێمە ئەمریکامان هێنابێتە ناوچەکە لە کاتێکە وانە ئەمریکا لە خاکی ئێمەوە نەهاتووە لە خاکی عەرەبیوە هاتوۆتە ناو خاکی ئێمە بەڵام کوتاوەکو ئێستا دیکۆمنتێکی نووسراومان نییە لەگەڵ ئەمریکا بۆ زەمانکردنی مستەقبەلی ئێمە بۆیە هەمیشە قیادەکانی ئێمە من ئەڵێ مەسئولەکانی ئێمە بەڕاستی قیادە سیفەتی زیاتری ئەوێ هەمیشە کە خۆیان لە حزوری مەجلیسێکە ئەبن خۆیان بە هەمووشت دەزانن و ئەو کاتە بە هەموو مێژووی میلەتەکە دەزانن نایەن دیکۆمنتیان هەبێ و نووسراویان هەبێ ئەوەی کە جەنابەت دەڵێ ئەگەرەک و دیکۆمنتێک هەبووە لەگەڵ بەڕێز سەرۆکۆمار لەگەڵ جەنابی مالکی بۆ ئەم دروستکردنی هێزی دیجلە و ئەو وعدانەی کە باس کرا بەڕاستی ئەفەویە ئێستا وای دەرکەوت کە ئەوە هەمووی هیچی وانە بووە ئێمە تەنها لەوانەیە لە دانیشتێکی دەمەتەقەیەکە قسەیە کرابێ ئەیکەین بە شتێکی خۆشخەیاڵ و خۆش باوەڕن ئێمە بەقسەکردن لەسەر بەرپرسیارەتی و دەسەڵاتەکان لا چەند ڕۆژی ڕابردوودا تاڵابانی سەرۆکۆماری عێراق بۆ میدیاکاران ڕایگەیاند کە پێکهێنانی یاخۆ دروستبوونی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دیجلە مایی نیگەرانی و دڵڕاوکی لای هاوڵاتیان دروست کردووە بە قسەکردن لەسەر تەوقیتی ئەم قسەیە ئایا تەوقیتێکی باشە لە کاتێکی باشە ئەم قسەیە کراوە و ڕۆڵی سەرۆکۆمار کە هەمیشە وەکو ناوبژیوان ناسراوە لە عێراقا وتراوە کە ئەو لایەنگیری هیچ لایەنێک ناکات و وەکو ناوبژیوان وەکو حەکەمێک تەعامل ئەکات لەم مەسلەیە چۆنێک لا دەبێتەوە وەکو دەبینین لە ئێستادا دژی مالیکی قسەکات و نیگەرانە لە هەڵوێست و هەنگاوەکانی مالیکی دەبایە بەڕێز سەرۆکۆمار لە ڕاستیات تێڕوانینەکانی چی بۆ ڕابردوو چی بۆ ئێستا و چی بۆ داهاتوو ورتر وایە لەوەی کە جەنابەت باسی دەکەی کە ئێستا ئاگدار دەکرێتەوە لەو کاتێک کە ڕاگەیانەکان لە هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان بە هەموویەوە هەرێکێ بە جۆرێک و لە بێپێی تێڕوانینێک باسی لە مەترسی ئەم هێزە دەکرد لەو کاتەدا بەڕێز سەرۆکۆمار کە ئەو لێ پرسراوە لە بەشێک لە قیادەی عەسکەری لە کاروباری تەشریفاتی و لە کاروباری ئاهەنگەکان بەپێی دەستور بەشێک بەشدارە تێدا ئەبوایە پێش هەموو کەسێک پێشتر بەو مەترسیانەی سەرۆکۆماری عێراق دواکەوتووە بەڵێ زۆر دواکەوتووە من لەو هەنگاوی من دەبمەوە بۆ بەڵگەیەک ئەوەی کە فەریق سەرۆر باسی کرد ئەم هێزە نەواتی هێزەکانی بەشائر الخەیر نییە تەنها بەشێکە ڕاستە بەڵام پێشتر هێزەکانی قیادەی دیالە هەبوو پاشان بەشائر الخەیر پاشان دجلەشی لێکەوتەوە بۆچی قیادەی سیاسی ئێمە ئەوەنە سادە بە ساکاری دەڕوانە هەنگاوەکان و لەم کاتەشە بەڕاستی تەنگژەیەک هەیە لە نێوان هەرێم و لە نێوان حکوومەتی فیدراالیدا و تەنگژەیەکش لە نێوان بەڕێز سەرۆکۆمار و سەرۆکی هەرێمیشدا هەیە بۆ جیاوازی تێڕوانینەکان من پێم وایە ئەو قسەی بەڕێز سەرۆکی هەرێم لە ڕاگەیاندنێکدات ینی بەوازحی ئاماژەی پێداوە کە دەڵێت لە دوای پرس و ڕاوێژ لەگەڵ جەنابی سەرۆکۆمار و لایەنە پەیوەندیدارەکانی دیکە بەجددی بەرامبەر بەو هەنگاوە نادەستوریە هەڵوێستمان دەبێت کەواتە لێرەدا
ینی گرژیەکە لەکوێ لە نێوان تاالبانی و بارزانانی؟ بەڵێ من کە باس لەو بڵاوکراوەیە یا ئەو بەیاننامەیە دەڵێ کە جەنابەت خوێنتەوە ئەم هێزانە لەو ناوچانە کە دروست کراوە من پێم وان نییە نادەستوریەکی حەقیقی بێت کە ئێمە بەسمانە، بەڵام نادەستوری لە ڕووی ئیتیفاقاتەکانەوە کە عێراق ئەبێ بە تەوافق بەڕێوە بچێ و تەوازنی هێز لە ناو هێزی سوپای ئەسکەریا بە پێی دەستوری عێراقی لە دەستوری حەقیقی مەبەستە ئەوەیە لە دەستوری هەمیشەیی عێراقدا دروستکردنی فەرماندەیەکی ئۆپەراسیۆنی هاوشێوە شتێکی ئاسایی و ڕێگە پێدرا و قانونیە. بەڵێ ئێمە لێرە بەڕاستی گۆڵێکی گەورە کە لە هەرێمی کوردستان کراوە لە چوارچەوەی دەستورە ئێمە قسە دەکەین مادەی 79 بەڕگەی 5 ئەم مادەیە ئەگەرەکو بێت و ئێمە بچین بیخوێنینەوە سێری بکەین تەماشا دەکەین چی دەگوزارێ. بڕگەی 79 مادەی بڕگەی 5 دەڵێ أما طبعا دەسەڵاتەکانی سەرۆک وەزیرانە التوصية إلى مجلس النواب الموافقة على تعيين وكلاء الوزارات والسفراء وأصحاب الدرجات الخاصة والرئيس أركان الجيش ومعاونيه ومن هم بمنصب قائد فرقة فما فوق والرئيس جهاز المخابرات الوطني والرؤساء الأجهزة الأمنية. إيمان ليرا ليكم روجا أم بند بيشيل كرا برازي كردني قيادي كردي بونمونا سەرۆکی هەیە ئەرکان نەچوە پەرلەمان لەبەرەوە هی خۆمان بوو هی حیزبێک بوو قبولمان کرد. پاشان سەفیرەکان و ئەسحابی دەرەجاتی خاصە دانرا بۆ کورد بەبێ ئەوەی گەڕێنەوە بۆ پەرلەمان کە ئەمە دەستوریە ئەبایە لێ قبولمان نەکردایە بۆیەش ڕێگەمان خۆش کرد ڕئیسی ئەرکانمان دانا و ڕئیسی مخابراتمان استخباراتی کوردە قایدی قواتی جەوی هی کوردە پاشان فرقەکان فما فوق دانرا کە دوانیان کوردەوەکو کاک فەریق سەرۆر باسی کرد بێدەنگ بووین. خێرە ئێستا دەڵێن نادەستوریە کە تۆ تێ هێزێک لە کاتێکا بە پێی دەستور ڕێگە درا بە مالێکی کە سوپاتێک بێنە بەڵام ئێمە دەکرا لە دروستکردنەکەیە بەڕاستی کورد تەوازنی خۆی لە ئەو هێزانە جێ بکردایەتەوە نێڵایە بەم زۆر بە کورتی کەواتە سەرکردایەتی کورد بەرپرسیارە لە هاتنی دیجلە ناڵم سەرکردایەتی کورد بەرپرسیارە بەڵام ئاماژە بەوەدا کە هەڵەکانی ڕابردوو بووە بۆ بەهۆی دروستبوونی ئەو هەڵە بووە لەو هەڵانەی کە ئێمە لە کاتێکا پێشێری دەستور دەکرێت لەبەر ئەوە لە بەرژەوەندی خۆمانە سەفیرەکان دادێنین لەبەر ئەوە حسەی ئەوە حزبەوە حسەی و حزبە بێدەنگ دەبێت لە کاتێکا هەمان شت دانانی فرقەکانی بە هەمان شێوەیە. ئێوە ئەڵێن ئەم فەرماندەی ئۆپەراسیۆنە نادەستوریە و کاگنەریمانیش بە هێنانەوەی چەند مادە و بڕگەیەکی دەستوری عێراق خەڵێت نەخێر دەستوریە کورد بۆ ئەو شتانەی یاخودە و حزبانەی لە بەغا باڵا دەستن و زۆرینن بۆ شتانی کە خۆی ئەوێ دەڵێ باشە ئایبی نییە و بۆ شتێککە ناوێڵە وڵا نادەستوریە خۆی لە دەستورە بە پێی دەستوری عێراقی لە تیان نییە ینی مادەیەک نییە بڵێ کە فەیلق چۆن دروست دەکرێت ینی فەیلق چۆن تشکیل دەکرێت و چێ تشکیلێکە ئەمە لە دەستوران نییە بێنێ وەکو مادەی دەستوری بەڵام ئەو مادەی کە کاکنەریمان باسی کرد کە ئەوە دیارە دەستورە کۆنەکەی بەدەستیوێتی لە قیادی فرقە بەرەو ژوور ئەبێ بێتە ناو دەستورەکەش تازێ ئەبێ بێتە ناو پەرلەمانەوە ببێتە ناو پەرلەمان و پەرلەمان دەنگی لەسەر بدا لەسەر قاید فرقەکان فەماپۆ ئەوەی کە ئێمە قسەمان لەسەرەتی کە ئەڵێن کادەی عملیاتی دیژ لە دەستوریە لە ڕوویەکەوەیە لە یەک خاڵەوەیە ئەویش ئەوەیە ئەبوو ڕاستە لە دەستورە ئەمە نییە بەڵام ئەبوو سەرۆکایەتی وەزیرانی عێراق بەڕاوێژ لەگەڵ پەرلەمان ئەم کاری بکردایە بۆچی چونکە هەموو کارەکانی تر لە عێراقا بە ئیتیفاق بە تەوافق ڕوا بەڕێوە هیچ شتێک نییە لە عێراقا بەبێت تەوافق نەڕوا بەڕێوە چونکە پێکاتێ عێراق خۆی بەو جۆرەیە بەڵام لە دانانی سوپا سالاری عێراقیشە کە کوردە و سەر بە حیزبێکی کوردستانیە پرس بە پەرلەمان کرا یان دیسان تەوافق و ئیتیفاقی پشت پەردە بوو پەرلەمان من پێم ڕۆڵی تیادا نەبوو لە عێراقا بە یەک زۆر بەڕوونی بە ئاشکرایی بڵێن لە عێراقا بەبێت تەوافق ناڕوا بەڕێوە بۆچی لەبەرەوەی عێراق لە چەندین پێکاتەوە عەرەبە کوردە تورکمانە کولدۆ ئاشورە چەندین ئاین و ئاینزایە مەسەلەی دیموکراسیتیش لە عێراقا هێشتا زۆر تازەیە دوو دەورەی ئینتیخابی هەیە دیموکراسیتیش کولتورە ئەمە نییە هەر ئەوەی کە چوار کەس چۆ سەر سنووکی دەنگان و دەنگیا بەڵێ وڵات دیموکراسیت بەرقەرارە و ئیتر دیموکراسیتی 24 قیرات بەرقەرار و بەرکەماڵە لە عێراقا پێکاتەکەی بەم شکڵەیە بەم شێوەیە هەتاکو چەندین دەورەی ئینتیخابی تریش هەر پێویست بە تەوافقە چونکە ئەگەر تەوافق نەبێ
بۆت ناڕوا بەڕێوە ینی ناچێ بەڕێوە چونکە حاڵەتێکەیە لە عێراقا ئەویش ینی تا ڕادەیەک بە کوردستانەکەی خۆشمانەوە ئەو عقلەیە ینی عقلە سیاسێکە کە ناتوانێت بە تەواوی تعامل لەگەڵ واقعی عێراقا بکە ناتوانێت و خێونەوەیەکی واقعیانەی هەبێت بۆ عێراق ڕخنەیەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەگرێت منەوە ڕخنەیە ڕوبەڕووی تۆکەمەوە وەکو نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان نواوپەیمانی کوردستانی لە پەرلەمانی عێراق دەوترێت یەکێتی و پارتی ئەو حکوومەتەی ئێستای عێراقیان دروست کرد و لە هەولێر جارێکی تر متمانەیان پێدایەوە ئەوەتانێ هەمان حکوومەت ئێستا دژی ئەوان هەنگاو دەنێت و تەنانەت بەڵێنەکانی خۆشی ناباتە سەر چونکە لە قسەکانی سەرۆکی هەرێمە ئەوە دەرکەوتووە کە بەڵێن دراوە بە تاالبانی سەرۆک کۆماری عێراق کە ئەو فەرماندەیە ڕانەگەیەندرێت و لە کۆتاییشدا ڕاگەیەندرێت کاکە بمبورێ ئەنێمە هەندێک جار دیوی دەرەوەی مەسەلەکانە خوێنینەوە تا ئەو جێگایی ئێمە وەکو کورد بەشێک بین لە عێراق کەواتە بەشێکین لە دامەزرانەوەی عێراق بەشێکین لە دروستکردنی حکوومەتەکەی بەشێکین لە پەرلەمانەکەی یعنی ئەمە ناکرێ خۆ ئێمە هەرێمەشی سربەخۆنین وڵاتیشی سربەخۆنین هەتا ئەو جێگایی کە ئێمە لە ناو عێراقا بین و بەشێک بین لە عێراق کەواتە ئێمە لە قسەکان ئەگەر یارمەتیم بیت گەر یارمەتیم بیت لە قسەکان تاوتت هەموو شتێک لە عێراق بە اتفاق و بە تەوافق و بە شتی پشتبەردە ئەکرێت پاشان لە پەرلەمانە ئیشی لەسەرەکرێت ڕێککەوتن لایەنەکان ڕێککەوتن لەسەرەوەی کە فەرماندەیەک بە ناوی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دیژلە و عملیاتی دیژلەوە ڕابگەیەنرێت کورد لەکوێ ئەم تەوافقەیە بوو کاکە من پێت بڵم ینی نادەستوریەتەکە لە کوایە یاخود خۆت زیینەوە لە ئیتیفاقاتەکان چۆنی تۆ بتەوێ نەتەوێت مادەم سیاست دەکەیت و لە ناو عێراقی شاکە هەموو شتێک بە ئارەزوی تۆ نابێ و هەموو شتێکیش بەخواستی تۆ نابێت زۆر گرنگە دووشت بزانرێ لە هەموو دنیاە یان لە هەموو حیزبێکی سیاسیە لە هەر کۆڕ و کۆبوونەوەیەکە لە هەر شوێنێکە بیزانی حەجم و مووقع زۆر گرنگە ئێمە ئەبێ بزانین حەجمان چەنە لە عێراقا و چەندمان پێەکرێ چەند هەوڵە دێ مە بۆ مانایە تۆ پاشەک شارکەی نەخێر بۆ مانایانی هەوڵی خۆشت دەدەی ئیتیفاقاتی خۆشت دەکەی ئیتیفاقاتی تاکلایەنە دوولایەنە نەشەکەی بۆی بتانی بگەی بە ئامانجەکانی خۆت بەڵام تۆمە لایەنەکەی بەرامبەریش دەبێتەوە حسابی بۆ بکەی لایەنەکەی بەرامبەریش بە هەمان شێوە ئەو ئێوێ ئامانجەکانی خۆی بپێچ و ئامانجەکانی خۆی بەدەست بێنێ و زیاتر بێتە پێشەوە لێرێ ئەو جۆری سیاستکردنیا بەریەکەوتنەکە دروسە بێ دەنا ئێستا بە یەک حقیقەتی تریش هەیە کە بیڵین ئێمە هەندێک جار نەوتراوە ڕەنگە کاکسەروەر باشتر لە من بزانێ کاکە یەکێک لە گرفتەکانی کورد بۆ خۆشی کە ناهاوسەنگی دروست کردو لە ناو سوپای عێراقا ئەوەیە کورد ئامادە نییە بچێت لە سوپای عێراقا کار بکە ینی نەوەکو وحداتی خوارەوەی نەوەکو زابت هیچ کوردێک ئامادە نییە ببێ بە زابت ڕێژەی کورد کە 3% خۆمان خەتای خۆمانە کوردی خۆمان ئامادە نییە کاکسەروەر زۆر لێ واکری ئەڵێن وڵات عێراقیەکانن بەرپرسە عێراقی بەرپرسەربازی عێراقیەکانن کە ناڵ کورد لەوێ بچێتە پێشەوە کام زابطەی کورد کە تۆ ئیگری یەکسەر ئێویا لە سلێمانی هەولێر و دوهۆک داوام کاڵیان نایکەم چۆن هەندێک ڕاستی هەیە باوەکو خۆی بیڕین ئەگەر چونکە هەندێک لایەن ینی هەندێک شت هەیە با بڵێن خۆڵکردنە چاوە ینی بە ڕاستەکان وەکو خۆی ناوترێ کاکسەروەر زۆر باشە زانێ چ ئێمە وەکو پەرلەمان چ وەکو سەرکردایەتی سیاسی کورد چ لە کوردستان چ لە بەغدا زۆربەی کات هەوڵمانداوە لەگەڵ گەنجەکانمان کاکە وەرن بچنە قۆی جەوی تەتەواکن وەرن وەکو زابد وەرە ناو سوپای عێراقیەوە لە فەرقەکانە چونکە تۆ پێویستە ئەمە ڕەنگە لەگەڵ کادیرەکانی خۆتانە ئەم شتتان کرد بێت بۆ نمونە کتێ فرۆشێک لە سلێمانی کاسبێک لە هەولێر کەسێکی خزمەت گوزارێک لە کەلار چۆن بزانێت ئەم شتەبوونی هەیە چونکە ئێمە ڕۆژێک لە کەناڵەکانی ڕاگەیاندنی حزبیشەوە چاومان لێ نەبوو بۆ نمونە تەشجیع و هانی گەنجەکانمان بدرێت بۆەوەی پەیوەندی بکەن بە سوپای عێراقەوە کاکە ئەمە من لەگەڵ تا متفق نیم ناوانە ئەوە ڕەنگە بۆ خۆت وەکو ڕۆژنامە ئەوە ڕای من نییە آخر بمڕام نییە ئەمە ڕای خەڵکە بمبورە ئەمن لەوەیە لەگەڵ تا متفق نیم لەخێر ئەوە ڕاش گەیاندراوە هانی خەڵکیش دراوە چێ وەکو تاک چ وەکو ڕاگەیاندن چ وەکو ئاگادارکردنەوە چونکە ناکرێ ڕێژەی کورد لە ناو سوپای عێراقا بەم شێوەیە بێ مەسەلەن من هەر بۆ نمونە پێت بڵێم کاکە کە ئەو بوو بەو بەزم و هەڵایی کە ئێستاش دروست بووە لەسەر ئەو عەقدی شەکەی کە لەگەڵ رووسیا بکردرێ دوو ڕۆژ دوای ئێوە ئێمە ناوی زۆر بە کورتی کاکفەرە ناوی 8 تەیاری کوردمان
ڕێک داوەتە حکوومەت ئەمریکانیشان بۆ دەرچوو ئەگەر لە حاڵێکە ئەو سەفقەیە جێبەجێ بکرێ ئەو هەشتا یارە کووردە ئەبێ بچنە رووسیا و دەورە ببینن لەسەر فڕۆکانە و ڕاسەن ئەمریکانیشان دەرچوو کاکفرات بە کورتی گەر کورد پەیوەندی بکات بە سوپای عێراقەوە حکوومەتی عێراق غەدری لێ ناکات وایە نەخێر من لەو باوەڕانی زۆر سپاس بینەرانی ئازیز دوای ناوبڕێک ئەم بەرنمەیە بەردەوام